سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە بنی زەریادا کەشتی نقم بوو کە بە خۆڵ و گژ و گیا داپۆشراوە دەدۆزرێتەوە. بەوپەی زەریا گەورەی و شتگەلێکی وڕوژێنەرتر لە ناویدا هەیە، وەک ڤایرۆسی زەبەلاح و پاش ماوەی بوونەوەرانێک کە زانست تا ئێستا نازانێت چین، هەروەها کەشتی بوونەوەری ئاسمانی و زمرد و ئەڵماس. وێ لە ڤیدیۆی ئەم زارەماندا شتگەلێکی ترسناک و نائاساییتان پیشان دەدەین کە لە بنی زەریاوە وەرگیراون. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەسێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. ئێستاش با دەست پێ بکەین. لە دۆزینەوەی ڤایرۆسی نائاساییەوە دەست پێ دەکەین. ئەم بوونەوەرانە لە زەریاکان و تەنانە لەسەر زەویش بە زەحمەت دەستنیشان دەکرێن، بەڵام زانستی مۆدێرن شتی سەرسوڕهێنەر ئەنجام دەدات. ساڵی ڕابردوو زانایانی بایۆلۆجی دەریایی لە شاری شەنگەهای ڤایرۆسی زەبەلاحیان لە بنی خەندەقی ماریانە دۆزیەوە. باشە بۆچی ئەم ڤایرۆسە زۆر ترسناکە؟ ئایا ئەوە تەنها ڤایرۆسێکی زەبەلاح و هیچی تر نییە؟ ئەم ڤایرۆسە نزیکەی 40 هێندەی ڤایرۆسی کۆڕۆنا درێژترە کە هێشتا کاریگەریەکانی کەم نەبوونەتەوە و تا ئێستاش خەڵکی توش دەکا. پێشتر ڤایرۆسی هاوشێوە لە ناوچە جیاوازەکانی هەسارەکەماندا دۆزراوەتەوە، بەڵام زۆر بچووکتر بوون و بە پێی وتەی زاناکان قەبارەی تەواوەتی ڤایرۆسەکانی خەندەقی ماریانە بەهۆی ئەو فشارە زۆری کە لە بنەکەیدا هەیە هێندەی پەستانی ئاسایی بەرگە هەوا زیاترە. بەڕێزان، ئەم ڤایرۆسانە نەک هەر گەورن، بەڵکو ژمارەیان بە هەمان شێوە زۆرە. بە جۆرێک ژمارەی ڤایرۆسەکان لە خەندەقی ماریانە نزیکەی 104 کۆی ژمارەی ڤایرۆسەکان پێک دەهێنن. بە تەماشاکردنی ئەم پێڵاوانە ناتوانیت بزانیت شتێکی سەیر و سەمەرەیان تێدایە، بەڵکو تەنها وەک جووتێک پێڵاوی بەکار هاتوو دەیبینیت کە ڕەنگە پێدوابێ لە ناو زبڵدانێک دۆزراوەتەوە، یان لەوانەیە لە ماڵەوە پێڵاوێکی هاوشێوت هەبێت، یان چەند ساڵێک پێش ئێستا پێڵاوێکی هاوشێوت هەبوو بێت. بەڵام ئەم پێڵاوانە ترسناکن، چونکە لە کەشتی تایتانیکەوە لە جانتایەکدا دۆزراونەتەوە کە ناوی بەڕێز ئاڵنی لەسەر بوو. دەرکەوت کە جانتە و پێڵاوەکان خاوەنەکەی سێر ویلیام هێنری ئاڵن بووە کە هونەرمەندێکی پیشەسازیە و لە ناو کەشتێکەدا بووە و لە قاتی سێمەوە ویلیام ئەو شەوە مرد و تەرمی هەرگیز نەدۆزرایەوە. بەڵام ئەوەی ترسناکتر بوو ئەم جووتە پێڵاوە بوو کە خاوەنەکەی منداڵ بوو کە بە هەمان شێوە لە کەشتێکەدا دۆزرایەوە کە ئێستا خاوەنەکەی لە ژیاندا نەماوە. هەروەها بە پێی یاساکان دەبوو کەلوپەلی مردووەکە بسووتێنرایە، بەڵام ئەفسەری بەرپرسی پۆلیس بڕیاریدا پێڵاوەکان بهێڵێتەوە بە هیوای دۆزینەوەی خێزانی منداڵەکە. بەڵام بەداخەوە هەموو خێزانەکەی لە ناو کەشتێکەدا گیانیان لە دەستدا و تەرمی منداڵەکە تا ساڵی 2008 بە پشکنینی DNA دەستنیشان نەکرا کە ئایا هیچ کەسێک لە خزمەکانی یان خێزانی لە ژیاندا ماون یاخودنا. لە ئەنجامدا پێڵاوی منداڵەکە لە زیادکردنێکدا فرۆشرا. ئەگەر ئێستا بچیتە خوارەوە بۆ کەشتی تایتانیک لەوانەیە پاشماوەیشتی تر بدۆزیتەوە، بەڵام دۆزینەوەی پاشماوەی سەختە، چونکە بە درێژای ساڵانێکی زۆر زاناکان گەشتێکی زۆریان بۆ ئەو کەشتیە کردووە و هیچ لاشەیەکیان نەدۆزیوەتەوە، بەڵکو لە شوێنێکدا دۆزیویانەتەوە لە نزیک مەکسیک لە قوڵای ئەشکەوتێکی نقم بوو. چەند ساڵێک لەمەوبەر شوێنەوار ناسانی ژێر ئاو پاشماوەی کەسێکی دێڕینیان لەوێ دۆزیەوە کە دۆزینەوەیەکی زۆر ترسناکە بەڵام گرنگە. شیکاریە کە لە ئەڵمانیا ئەنجام دراوە دەرکەوتووە کە پاشماوەکەی هی کچێکی تەمەن 15 ساڵە کە دەگەڕێتەوە بۆ 13,000 ساڵ لەمەوبەر. لەم خاڵەدا یەکێک لە کۆنترین ئێسکە پەیکەرەکانی مرۆڤ لە ئەمریکادا دۆزراوەتەوە. ئەم دۆزینەوەیە یارمەتی زانایانیدا لە لێکۆڵینەوەی مێژووی نیشتەجێبوون لەو کیشوەرە. لە ئەنجامدا دەرکەوت کە ئەو ئەشکەوتە گۆڕستانێکی ژێر ئاو کەوتووە. دواتر زاناکان پاشماوەی تریان دۆزیەوە، لەوانە ئەم جۆرە ئاژەڵە کە ناسراوە بە ئاژەڵی تەمبەڵ و هەروها پەیکەری پڵنگ و سەگ و ددانی ورچوو. تەنانە لە نێوانیاندا جۆرێک لە ئاژەڵی تەمبەڵ هەبوو کە پێشتر نەناسرا بوو کە قەبارەکەی نزیکی فیلێکی مۆدێرن بوو. غەواسەکان توانیان بە وریاییەوە پاژماوەکان بەرز بکەنەوە بۆ سەر ڕووی زەوی تا زانایان بتوانن لێکۆڵینەوە لەم دۆزینەوە نائاسایی و ترسناکە بکەن. شایانی باسە کە ئەم پاژماوانە هەرچەندە ترسناکن بەڵام سەرنجڕاکێشترین نین، چونکە دۆزینەوەی سەرنجڕاکێشی زیاتر هەن، بۆیە بەردەوام بن لەگەڵمان. ئەمە دەنگێکی سەیرە کە چەند ساڵێک لەمەوبەر ڕوویدا لە بنی کەنداوی سوشی. لە کەشتیەکەدا غەواسەکان وێنە کێشانی شتینە ناسراویان دۆزیەوە کە گوایە لەلایەن ڕێخی سێمی بەناوبانگەوە دیزاین کراوە.
هەرچەندە پەڕەکان ساڵانێکی زۆر بوو لە خوارەوە بوون، بەڵام بە باشی پارێزراو بوون. هەروەها وێنە شێماتیکەکانی تەکنیکی و پێگاتەکانی کەشتی ئاسمانی نیشان دەدەن. بەپێی کۆمەڵێک تیۆری دۆزینەوەکان ئەوە پژڕاز دەکەنەوە کە ڕێخی سێم پەیوەندی بە بوونەوەرە ئاسمانیەکانەوە هەبووە، هەروەها بە بۆچوونی ئەوان لە پرۆسی دروستکردنی کەشتی ئاسمانی بەشدار بووە. با درێژە بە بابەتی بوونەوەرە ئاسمانیەکان بدەین. دۆزینەوەی داهاتوش دۆزینەوەیەکی زۆر سەیرە. با ئێستاش باسی ئەم بوونەوەرە سەیرانە بکەین کە زانایانی ئەمریکی بەڕێکە و لە زەریای هێمن دۆزیانەوە. لەوانەیە لە بوونەوەرە ئاسمانیەکانەوە بە شێوەیەکی معجیزە ئامێز گەیشت بن بە هەسارەکەمان. زانایان زۆرێکی نوێی ئیسفەنجی دەریاییان دۆزیەوە کە بەڕاستی شێوەی نامۆیە کە ملێکی درێژی هەیە و کە لە سەرێکی گەورە و چاوی گەورەی هەیە. بە تەواوەتی وەک تایبەتمەندیەکانی بوونەوەرە ئاسمانیەکان وایە. زاناکان نمونەی ئەم ئیسفەنجە سیر و ترسناکەیان وەرگر بۆ ئەوەی بتوانن ڕیزیان بکەن و بزانن کێن و چۆن کۆتاییان هاتووە لە زەریای هێمن کە لێکۆڵینەوەکان تا ئەم ڕۆژ بەردەوامن. دۆزینەوەی داهاتوو کەمێک ترسناک دەردەکەوێت، هەروها زۆر ڕوون نییە ئایا زیاتر لە زبڵ و خاشاک یان زۆرێکی نوێی ئاژەڵێکی ترسناک دەچێت یان لە کۆرپەلەیەکی سەیریان زۆرێک لە ئەهریمەن. بەڵام لە ڕاستیدا پارچە نەیزەکێکە لە مانگی ئازاری 2018دا چۆتە ناوەوە و کێشی 2 تەنە لە بەرگە هەوای زەوی و لە دووری 25 کیلۆمتر لە کەناراوەکانی ویلایەتی واشنتۆن کەوتە خوارەوە. دواتر گەڕانێک دەستی پێکرد و دوای چەند مانگێک زاناکان توانیان پارسەیەکی لێ بدۆزنەوە کە درێژەکەی لە 3 میلیمەتر زیاتر نەبوو. هەروەها کاتێک هێنرانە سەر ڕووی زەوی توێژەران پشکنیان بۆ کرد و گەیشتنە ئەو ئەنجامی کە بەشێکە لە ڕووی دەرەوەی نەیزەکەکە. پاشان زاناکان دەستیان کرد بە شیکردنەوەی پارچەکە بۆ دەستنیشانکردنی زۆرێکی جیاواز لەو زۆرەی کە هەبوو، هەروها بۆ دیاریکردنی پێکاتی کیمیایی و سەرچاوەکەشی. هەموو دۆزینەوەکانی زاناکان ناتوانرێت بخرێتە ڕوو، وەک ئەو جلیفە ترسناکەی کە ساڵی ڕابردوو دۆزرایەوە لە قوڵای 1 کیلۆمتر لە کالیفۆرنیادا. دەرکەوت ئەو بوونەوەرە ترسناکە جەلیفەیەکی زەبەلاحە کە بۆ یەکەم جار لە ساڵی 1899 کە ئەو کات دوای زیاتر لە 120 ساڵ دۆزرایەوە. ئەم جۆرە نەیزەکەی 100 جار لە سروشدا دۆزراوەتەوە، بۆیە دەتوانین پێی بڵین دەگمەن. هەروەها بەڕاستی زەبەلاحە و درێژەکەشی نزیکەی 3 مەتر دەبێت و تیرەی زەنگۆڵەکەی نزیکەی مەترێکە کە بە یەکێک لە گەورەترین بێبڕەکانی قوڵای دەریادا دەدرێت. زاناکان ئەم بوونەوەریان لە قوڵای دەریا بۆ سەر ڕووی زەوی بەرز نەکردوێتەوە، چونکە پێشتر ئەم کارە ئەنجام دراوە و هەوڵەکانیش سەرکەوتوو نەبوون، چونکە لە ڕێگەی چوونە سەر ڕووی زەوی جەلیفە زەبەلاحەکان دەگۆڕێن بۆ شلە، وێ هەموو ئەم ڕێوشوێنانە سەرکەوتوو نەبوون بە شێوەی کردداری. ڕۆبیانی زری پۆشی ئاسن. ئەم ڕۆبیانە سەیرە هێنراوەتە سەر ڕووی زەوی کە لە ساڵی 2019 لە کاتی لێکۆڵینەوەیەکدا لەسەر خەندەقی ماریانا دۆزرایەوە. بە پشبەستن بە دەرکەوتنی ئەم بوونەوەرە زاناکان بەراوردیان کرد بە چەند زۆرێکی تری ڕۆبیان، هەروها توێکڵەکەیان بەهۆی لێکچوون بە هێڵی شەمەندەفەر وەسف کرد. بەڵام لە ڕاستیدا ئەمە ڕۆبیان نییە، بەڵکو زۆرێکی دەگمەنی ئەمپیفۆیدا کە لە چاڵنجەر دیپ دۆزرایەوە کە قوڵترین شوێنی جیهانە. تاوەکو ئێستا زانایان نەیانتوانیوە جۆرێکی تری ئەمپیفۆید بدۆزنەوە کە بتوانێت لەم قوڵاییەدا بژی، بۆیە دۆزینەوەکە دەستکەوتێکی زانستی بوو کە زاناکان بۆیان دەرکەوت توانای بەرهەمهێنانی زۆرێکی لە توێکڵی پۆڵایان هەیە. ئەمە ژوا دەکا پاڵە پەستۆی زۆر نەکەوێتە سەر ئێسکەکانی، بۆیە دەتوانێت لە قوڵایە زۆرەکاندا بمێنێتەوە. شایانی باسە مەرز نییە هەموو زانیاریەک کە لە ژێر زەریاکانەوە دێت بە شێوەیەکی زانستی بە تەواوەتی سەرکەوتوو بێ. هەندێک جار ئەو کەسی کە زانیاریەکان دەگوازێتەوە ڕووبەڕووی مردن دەبێتەوە، هەروەک ئەوەی کە بەسەر غەواسە ئەمریکیەکە هات. جەیمێک سۆفیس لە ساڵی 2010 نەخشی گەنجینەیەکی شاراوی لە هاوڕێیەکی دەکڕێت و دەچێت بۆ گەڕان و گەنجینەیەکی گەورەی زمرد دەدۆزێتەوە کە بەهاکەی هەزاران دۆلارە. گەنجینەکە لە قوڵای کەنداوی مەکسیک لە کەناراوەکانی فلۆریدا بوو کە هێشتا سەرچاوی زمردەکە نادیارە و هەرگیز نهێنەکەی نادۆزرێتەوە. بابەتەکە ئەوەیە کاتێک راپۆرتێک لەسەر دۆزینەوەی گەنجینەکە لە تیڤی دەرکەوت، ئەم راپۆرتە سەرنجی لێکۆڵەر فیدراڵیەکانی ڕاکێشا، هەروەها زۆری نەخایەن کۆتایی بە ژیانی خۆی هێنا و دوای ئەوە دەوترێ ئەو زمردانی کە دۆزیوێتەوە نەفرەتیان لێکراوە. تۆش ڕاست چییە؟ ئایا زمردەکان نەفرەت لێکراو بوونیان هەمووی بەڕێکەوت بوو؟ بۆ چوونەکانتان لە کۆمنت لەگەڵماندا باز بکەن. ژێر دەریای نامۆ. زۆرێک لە غەواسەکان دەڵێن یەکێک لە ترسە گەورەکەیان بینینی شتێکی گەورەیە لە ژێرەوەی زەریاکان. ڕێک ئەمە بەسەر ئەم غەواسانەدا هات. لە ناکاو لە نزیک دوورگەکانی هاوای تووشی ژێر دەریایەکی نهێنی بوون کە کەشتێکی سپی بوو.
هەروها درێژەکەی 9 مەتر بوو کە ڕاستەوخۆ لە ژێر غەواسەکاندا دەرکەوت. هێواش ڕۆیشت و دواتر وردە دیار نەما. ژێر دەریایەکە دەنگێکی سیر و سەمەرەی دەرکرد و بە تەواوەتی نەزانرا کە چییە و نەتوانرا ناسنامەی کەشتیەکە بناسرێتەوە. دەربارەی ئەمە دەوترێت ژێر دەریایەکی ئاسایی بووە کە گەشتیاری تێدا بووە، بەڵام زۆر کەس لەگەڵ ئەوەدا نین، بەڵکو دەڵێن غەواسەکان چاویان بە ژێر دەریایەکی نهێنی کەوتووە کە نەدەبوو چاویان پێی بکەوێت. پێش کەمێک باسمان لە بوونەوەرە ئاسمانیەکان کرد، ئەوە بوو کە لە بنی زەریای هێمن ئیسفەنجێکیان دۆزیەوە کە لە بوونەوەری ئاسمانی دەچوو. ئێستاش باسێکی تر لە بوونەوەرە ئاسمانیەکان دەکەین. زاناکان ساڵی ڕابردوو لە کەنارەکانی میسر ئەم بوونەوەرەیان بینی. ئەم بوونەوەرە هیچ چاوێکیان گوێچکە یان دەمی نەبوو و لە بۆڕێکی لاستیکی درێژ دەچوو کە سەرێکی تەخت بوو. غەواسەکان نەیان دەزانی چییە و سەریان لێ شێوە. دواتر پێشنیاریان کرد کە ئەمە کرمێکیان ڕووەکێکیان شتێکی ترە، بەڵام دواتر دەرکەوت کە پاشماوی جەلیفەیەک بووە دوای ئەوەی بووە بەنێسیری بوونەوەرێکی تر. سیر و سەمەرەکانی بنی زەریاکان وەک پاشماوی جەلیفەی ترسناک و ڕۆبیانی زری پۆش یان ڤایرۆسی زەبەلاح ترسناک و سەرسوڕهێنەرن. شاری شێرەکان چینگ چینگ نمونەیەکی تەواو بێکەم و کوڕیە بۆ بابەتی ئەم ڕۆمان. کەوتۆتە ژێر ئاو لە دەریاچەی چینگداون لە چین. شارە دیێڕینەکە لە ساڵی 1959دا نوقم بوو، کاتێک ئەو دەریاسە دەستگرتە دوای دروستکردنی وێزگەیەکی کارەبای ئاوی دروست بوو کە تەلارسازی ئەو شارە بازرگانیە قەرەباڵغا کە شوێنەوارناسان ناوێن لێنا کەپسولی کاتی چینگ چینگ کە تا ئێستاش ماوەتەوە. ئێستا شارەکە شوێنەوارێکی ڕاستەقینەی ژێر ئاوە کە بۆ دەیان ساڵە لەبیر کرا بوو، بەڵام بەم دوایە لەلایەن غەواسەکانەوە دۆزرایەوە و زۆرجار لەلایەن کەسانی توێژەر لەم بابەتە سەردانی دەکرێت. بێگومان چینگ چینگ ترسناک نییە، بەڵکو زۆر جوانە. ڕاستیە لەسەر ئەم دۆزینەوەی لە ڕووباری کۆلۆرادۆ میهێنە پێشساوە 2 ئێسکە پەیکەریان دۆزیەوە کە بەسەر ئاوەکەدا کۆسپیان دەکرد و لەسەر کورسی دانیشتە بوون. دڵنیام ئەو غەواسی کە دۆزیوێتەوە تووشی وەستانی دڵ بووە لە ڕێگادا. ئەو کەسی ئەم دیمەنی بینی یەکسەر چووە لای پۆلیس. دواتر ئەفسەرانی پۆلیس و غەواسەکان بە مەبەستی بینینی شوێنی ڕاستەقینەی ڕووداوەکە چوونەتە شوێنی ڕووداوەکە. دواتر هەمویان دۆزرانەوە کە ئێسکە پەیکەر بوون و ئاهەنگێکیان شتێکی لەو بابەتیان هەبوو لە ژێر ئەودا. لە ڕاستیدا ئێسکە پەیکەرەکان ڕاستەقینە نەبوون، بەڵکو تەنها ئینستیلاسیۆنێکی هوەری نائاسایی بوون. ئەمەش هەموو شتێک بوو لەسەر ئەم بابەتە. بەم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەم ڕۆمان. تۆش لە کۆمنت پێمان بڵێ کامیان زیاتر سەرنجی ڕاکێشای لەم دۆزینەوانەی کە باسمان کرد. هیوادارین ڤیدۆکەی ئەم ڕۆمان جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێ. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایب پەکاش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.